خۆشەویست ئەم کاتان باش خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی تەمەنێک لە قەڵەم بەوەی خۆشەویست گەشتمەوە بۆ هیوایی لەم بەرنمەیەشدا بتوانین دیدارێک لەگەڵ مامۆسایەکی بازمون مامۆسایەکی بەتوانە مامۆسایە کە ساڵانێکی زۆر خزمەتی پەروەردە و پرۆسی پەروەردەی کردووە بتوانین گفتگویەک ئەنجام بکەین. میوانی ئەم جاری بەرنامەکەشمان مامۆستا ئەکرەم سعیدە. مامۆستا سەرەتا بە خێراتن تاکەین بۆ بەرنامەکەمان. سوپاسانەکەم بۆ بەرنامەکەتان و ئومێدەوارم هەر بەردەوام بێت. هەموو مامۆستایانە بەسەرکەنەوەیە کە تەمەنیی زۆریان لە پەروەردا بردوتە سەر و کە لە ژیان ناماون. قوربانتم. مامۆستا گیان هەروەک تەقلیدی بەرنامەکەمان ئێمە راپۆرتێکمان ئامادەیە سەبارەت بە کورتەیەک لە ژیانی جەنابە. ئەو راپۆرتە بینین و دوای ئێمەوە لای جەنابە. خۆشەویستان فەرمونێەوە راپۆرتەکەمان. مامۆستا ئەکرەم سعید ساڵی 1940 لە سلێمانی لە گەڕەکی سابونکەران لەدایک بووە. لە ساڵی 1955 بۆ یەکەمین جار چووەتە بەر خوێندن و چووەتە قوتابخانەیەکان ئێسکان. پاشان ناوەندی جمهوری و ئامادەیی سلێمانی تەواو کردووە. لە ساڵی 1960 چووەتە پەیمانگای پێگەیاندنی مامۆستایە. ساڵی 1970 بە مامۆستا لە جەرجێز بۆ یەکار دامەزراوە. لە ساڵی 1970 بە تەنسیب لە ئامادەی سلێمانی وانەی هونەری وتۆتەوە. ساڵی 1972 بۆ 1975 لە دواناوەندی سەلاحەدین مامۆستای هونەر بووە. لە ساڵی 1975 بۆ ساڵی 1978 لە ئامادەی هەڵکەوت مامۆستای هونەر بووە. لە دواناوەندی جمهوری مامۆستای هونەر بوو و هونەری بە قوتابیەکان وتۆتەوە. لە ساڵی 1970 گەڕاوەتەوە بۆ قوتابخانەی مەڵکەنی کە ئەوسا پیانەوت مەڵکەنی ئێستا قوتابخانەی شێخ محموودە. لە ساڵی 2000دا کراوە بە سەرپەرشتیاری هونەری شێوەکاری لە چالاکی قوتابخانە خوێندنگاکان بە سەرپەرشتیاری شێوەکاری. لە ساڵی 2005 بە فەرمانی وەزارەتی پەروەردە کراوە بە سەرپەرشتیاری پسپۆڕی هونەری شێوەکاری. لە ساڵی 2011 خانەنشین کراوە. دوای 41 ساڵ خزمەتکردنی هونەری شێوەکاری 30 ساڵ لە ئامادەیی و دواناوەندی قوتابخانەکان وانی هونەری وتۆتەوە. 5 ساڵ سەرپەرشتیاری هونەری شێوەکاری بووە. 6 ساڵ سەرپەرشتیاری پسپۆڕی هونەری بووە. لە ساڵی 2007ەوە گەڕاوەتەوە بۆ کاری سەرپەرشتیاری هونەری بۆ باخچە و قوتابخانە بنەڕەتیە ناحکومەکان بەخۆبەخش بۆ خزمەتی هونەری شێوەکاری لە بواری پەروەردەدا. دووبارە سڵاو. مامۆستا گیان جارێکتر بە خێراتن تاکەم. پێم خۆشە لە دوای راپۆرتەکە قوربانتم سەرەتا با لە سەرەتای دەستپێکردنی خوێندنەوە دەست پێ بکەین. بەڕێزت لە ساڵی 1955 کاتێ تەمەنی 7 ساڵ بووە هەنگاو بەرەو خوێندنگە ناوە. ڕوت کردووەتە قوتابخانەی کانێسکان وابزانم. ئەمە باسێکی ئەوم بۆ بکەیت چۆن چوویتە قوتابخانەیە چێ بردیتی وەختی مناڵی چۆن بەسەر برد لە قوتابخانەیە باسێکی ئەو زەمانەمان بۆ بیرمێ لە ساڵی 55 کە ماڵمان لە کانێسکان بوو. دەمە قوتابخانەکەش نزیک بوو لە ماڵمانەوانێ. خۆافێکە خاڵم برمی بۆ قوتابخانەی کانێسکان و بە حکومی کە نزیکە لە ماڵەکەمانەوەنی و لێ داخلی لەگەڵ خاڵمە خاڵم برمی چووکە و بەنسبە باوکم باوکم مەژغوڵی دوکانوانە بوو مەجای وی نەبوو بەس ئەو برمی بێ و لێ بەڕێوەبەری قوتابخانەکە خۆافێکە مامۆستا ئەلفبا هەوریشی بۆ بکرافەنی مدیری قوتابخانەکە بوو. سەر مەکتەبەکە هەر ماوە بەڵام تەمەن نێکراوەتەوانێ جەنابێ ڕێم ببینی بێتی هەر لە کانێسکان و بەڵام لەوە چێسا خوێندنی تیانە بێ وەکو دیار بێ هەروە ماوەتەوانی بەڵاو کاتە تەوان خانوویشی گەڵ بۆ دروستکرا و حوشێکی گەورە چەند پولێکی هەبوو ژووری بەڕێوەبەر و مامۆستا و بەڵێ ئەو دقەی کە خاڵە بردیتی بە تەنیا هەر خۆت بووی کەسیکە لەگەڵ هەر خۆم بوو برمی بۆ قوتابخانەکەەوەتر
سەریان جۆن جۆن تاشیم و وتیان بڕۆ سەری تاشە و ئەو زەمانەوە بوو وایە سەری قوتابیەکە پاک پاپتاشرایەوە ئەنجا ڕستمی بگرە و بیهێنەرەوە بمان و تاکو داخڵ بکرێ. بڵێ مامۆستا ئەگەر بیرێ بێت لەو زەمانە ئەو مامۆسانی کە دەرزیان پێوتیتەوە هیچی بیر ماوە لەو قۆناغا؟ وڵی زۆربیان تاوان لە بیر من هەندێکیشیان تاکتاکەشیان لە ژیانە ماون تەمە لەو مامۆستانی و زەمانە مامۆساکە بوو باسم کرد بەڕێوەبەرەکە ئەو بەکرەفەنی تەمەەن کۆچی دوایی کردەوە ئافریکات مامۆستا عمرێکمان هەبوو ئەویش هەر کۆچی دوایی کردو بەڵام ئەوەی کە ما بێ لە ژیانە یەکیان کە زۆر زۆر تەمەنی هەر درێژ بێت و هەر بمێنێ مامۆستا ئەنوەر فەخری لە پۆلی یەکا دەرزی پێوتم یەکێکە لەو مامۆسایانەی پۆلی یەکەم کە لە یازاری ساش لە ژیانە شکرماوە و دوای تەمەن درێژی بۆ خوازیین و مامۆستا بەکرێکمان هەبوو کۆمەڵایەتی پێوتین و لە مامۆسانی کامان بوو مامۆستا سەڵا هەرماوە تماڵێ لە مامۆسایانە ئەویش دەرزی پێوتوین کوڕێکی قۆزی باڵا بەرز بوو سەبات داخەوانێ بەتاکی دەسێت تەمەەن بۆ تەمەەن کۆمی کردوێتەوانێ ئەوانی کە لە ژیانە ماون تقریبان وازان دوسیەکیان ماونەتەوانێت کە لە بێرم بێت و ئەتر مامۆسایەکی کەمان هەبوو ئاینی پێوتین شێخ مستەفا بە دەمانچە خۆی کوشت مامۆسایکی ئاینی بوو دەرزی ئاینی پێوتین مامۆسایکی زۆر زیرەک و بەتوانە بوو بەڕاستی ئەتر لەم هەشتاکانە سەبەب نەمازانی چی ئەوەش ئاینی پێوتین مامۆستا ئەو چەند ساڵەی بنەڕەتی با بڵێن 1 بۆ 6 هەمووی لە قوتابخانەی کانسکان هەمووی لە کانسکان بوو کەماڵمان لەو ناوە نزیک بوو ماڵەکەمان هەر لە نزیک مەکتەبەکە بوو لەبەرەوەتر ناڵی و گەڕەکە هەمووی لە کانسکان بوون بە ئام هەمووی چکە مەکتەبیش کەم بۆ کاتە بڵێ لە دوای کانسکان بۆ قۆناغی ناوەندی ڕوودکرد دەچوێ چوومە ئامادەی سلێمانی بەڵام لە ئامادەی سلێمانی پۆلی یەکەکەیانیان جا کردەوە زۆر بوون بۆ یەکەم جار بوو کە پۆلی یەک جاکەنەوەوانێ کردیانین بە نیوەڕوان بۆی لەگەڵ ئامادەیەکان نەبێن بۆ ساڵی دووەم قوتابخانێکی تازە کرایە و لەسەر کارزکە دوای بوو بە چالێکی قوتابخانەکان ئێمە نەقل کرد بۆیە بە ناوی ناوەندی جمهوریەوەنێ لەگەڵ دوای ناوەندی وەتەن هەردوو مەکتەبەکان نەبووە عیلمیەکان زانستیەکان لە هین بوون لە ئامادەی سلێمانی بوون وێژەیەکانیش لە سانەوەی وەتەن بوون تر قۆناغی ناوەندیشم لە جمهوری بەڕێوەبەری ناوەندەکەت چێ بوو؟ ئەو کاتە مامۆستا عەبدوڵڵا شاڵی بوو ئەو بەڕێوەبەر بوو دوای ئەویش مامۆستا ئەفراسی عەبدولحەمید بوو بەڕێوەبەر من دوایی ساڵی لە پۆلیسیا بە 2 ساڵ بوو واسی مەکتەبەکە بەڕاستی مەکتەبێکی هەر زۆر خراپ و بێکەڵک بوو جمهوری مەشهورە تر دوایەوە بە 2 ساڵ بڕیت بە 2 ساڵ بڕیمان ساکرم خەتای خۆ بۆ خەتای مەکتەبەکە نەبوو باوەڕەکەی زۆر بە گۆ بگرا کۆمەڵێک لەو هونەرمەندەکانی شان و هەموو لێ بوون ئەم خەیاڵتان ناوەتە هونەر من خەریکی شێوەکاری بووم عومەر دڵخۆشمان لەگەڵا بوو شێوەکاری بەڵام باقی جەماعەتی کە هەمویان لە شانۆ بوون ئەوانی کە لە تیپەکانە ماوەنەوە هەندێکیان ئەمری خۆیان کردووە وەختی دەستکردنە بە کاری هونەری لە چ قۆناغێکا دەستەکرد بە هونەر؟ وڵای هەر لە مناڵەوە تا حەزم لە هونەرە کرد بەڵام کەس نەبوو ڕێنمای مامکە تایبەتی جەناب ڕەمێ شارەزابی لە سەرێتایی ئەو زەمانە مامۆسای هونەر هەر نەبوو تەنها لە کانسکا یەک مامۆسامان هەبوو خواحافیکاویش جەناب باشی ناسی مامۆسا ویلیەم یەحەنا ئەو مۆسیقای پێوتین و دەرزی ڕسمیشی پێوتین دەستێکی باشیە بوو لە وێنەکردنە ئەویش تەنها هەروەکو نەک ڕێنماوی مامۆسای گاتە ژوورۆنە ئەتر لە پۆلی یەکی ناوەندیە مامۆسا خایر کوردی مامۆسامان بوو ئەوش هەر ئیشم زۆر بووە کرد بەڵام بەداخەوانی هەر هاوکار نەبوو لە پۆلی 3 و 2 مامۆسا عەبدولقاهیر سەعی هەیە ماوە لە ژیانە ئەوش کەوەکار بوو ئەوش وێنەی پێوتین بەڵام ئەوش هەر بەڕاستی ڕێنمایی نەبوو هیچ یانیت هانی نایە چێت زیاتر هاندانە و چێ زیاتر ڕێنماییە کردی زیاتر ئەتوانی بڵین لەسەر دەستی چێ وەکو چێوەکاری هەتا لە ئامادەیشە مامۆستا ئەنەتوفی خواحافیکا مامۆسای وێنەما بوو ئەویش هەر ڕێنمایی ناکرین هەر هاتە ژوورەوە وێنێکی تەختەکە دروست دەکرد و بۆ ئامادەی وێنە دروستکردن شتیوە هەر نییە خۆی وەختە و زەمانە وا بوو کوێسەنیە بڵێ نابێ وێنەی بۆ بکەیتوە بێ مەرسەم هەبوو لە مەکتەبەکان بەتاکید لە ناوەندی جمهوری مەرسەمانە بوو لە ئامادەی سلێمانی مەرسەم ناچوونە مەرسەمەکان نانەبردین یانیوانی کە شێوەکاریش بوون باخیان پێ نێرە
و بەنسبەت ئامادەیشەوە هیچ یاندا باخم بەڵام من لە کوێ ڕێگەم بۆ کرایەوە لە مەڵبندی پێگانی مامۆسایانە ساڵی یەکەمیش نامە ساڵی یەکەم مامۆستا شێرزا شەوقی بوو ساڵی چەند چیتە پەیمانگای پێگانی مامۆسایان ساڵی 68 و 69 لە پەیمانگا بوو لە پەیمانگا بوو بەڵام ساڵی دووەم مامۆستا ئیسماعیل خەیات بوو بەڕاستی ئەتر ئەو دەرگای هونەری بۆ خستنە سەرپشت کۆمەڵێ بوون من بوو مامۆستا عوسمان جۆڵا بەرای مامۆستا عەلی جۆڵا خواحافیکە ئاسۆ سدیق ئێستا لە ئیتالیایە مامۆستا قایر میرخان لەگەڵ فواد جاسم ئەم سێ چوارەکە بوون بەڵام مامۆستا ئیسماعیل بەڕاستی ینی هەندێریشی گەوری ئێمە بوو تەمەن پێشتری ژەمان ناسی و لە چالایی قوتابخانەکان بەو ساڵە هێنانە پەیمانگای مامۆسایان بۆ دەرزی شانسی خۆتان توانیتان استفادەی لێ بکەن هەر زۆر زۆر ینی یەکەم ساڵ بوو کە پێتوانیمان پێشانگایەک بۆ ئەو چوار کەسە بۆمان بکاتەوە لە پەیمانگای مامۆسایان ینی بەڕاستی هانەرێک بوو بڵێم ئینکاری لێ ناکرێ هەر ئەو بووکە زۆر باخیا بێ دەرگای هونەری بۆ خستنە سەر پشت بەڵێ مامۆستا بە هەر لە قۆناغی قوتابیە بمێنینەوە ئەو ماوەی کە قوتابی بۆ خوێندکارێکە لە سەرتا تاق شێوازی خوێندن چۆن بۆ وەختە تا چەند هەستەکەی شێوازی خوێندنەکان ئەتوانین بڵێن زیاتر عیلمی بووە مامۆساشی دەنگەکەیە کە ئەو وەختە مامۆسایان تونگڕە و بوون و مامۆسایان لیانی تیا بووە تا چەند ئەمە تۆ بەهی نێزانیت وڵی مامۆستا جێک برە جەنابێ خوێندکار وی تۆ قوتابی وی لە قوتابخانە و بڵین ناوەندەکانە ینی ئەو مامۆسایانی کە و زمانە دەرزیان بێبێ و تۆ زۆر جیاوازن لەگەڵ مامۆستایەکانی سەردەما قەیناکە لیان هەبووە زێدانە بۆ بەڵام بەڕاستی دڵسۆز بوون و ینی ئەوان بابەتیان پێ بابەتی تەواویان پێ چ لە سەرەتایی چ لە ناوەندی چ لە ئامادەی ینی وەکو ئێستا نەبوو تەلەبە بێننەوەوانە دەرزی ئیزافی پێ بڵێن و تەلەبە بچێتەوە بۆ مەکتەب ینی ئەو دەرزانی کە پیانەوتین ینی باوەڕەکەی استیفادەیەکی زۆر باشمان لێ کرد چونکە بەڕاستی بە ڕێوحێتێکی زۆر پەروەردانە ئەیانگەیان بە قوتابیەکان قوتابی هیچ مشکلێکی نەبوو بەڕاستی زۆر ڕاست مامۆستا هەر لە سەردەمی مناڵەیە با پێشەوەی بێنە سەر تاو بوون ئەو ماوەیە لە سلێمانیە شەڕە گەڕەکە بوو شەڕە بەرد هەبوو ئەو شتانە تۆ هیچی لەوانە و کردووە زیاتر مناڵێکی چۆن بووی ئەو وەختە گوێ بگرە مامۆستاشی من بەلای ئەو شتانە ناچوو بەلای هیوایەتی ئێمە لەو سەردەما بەس فوتبۆڵێن بوو تۆپێن بوو کۆمەڵێ بووین لە گەڕەکە یەکی دەفرسمان کۆ کردبووانێ تۆپێکمان پێ کڕی بە 3 پەنجایی گران بوو تۆپەکە ئەتر بەم کۆمەڵا یەکی دەفرزیانی 15 کەس تۆپێکمان پێکڕی و بەم ڕۆژگارە لە شوێنی دارە سوتاوەکانی ئێستاوە تەمان گۆڕەپانێکی زێجگار گەورە بوو خانوویان نەبوو ئەوە ساحەی یادیکردنی ئێمە بوو دوای خوێندن بۆ یەچین نەوەڵە شەڕەگەڕەکەوانەمان ئەو کۆمەڵی کە لە کانسکان نبوون چ لە کۆڵانەکە و چ لە سەرجادەکە شەڕەگەڕەکمان نەبوو ئێمە لەبەرەوە بەلای ئەو چاکتان نەبووە هیوایەتی گەورەمان زۆر هیوایەتی گەورەمان یاری تۆپی پێ بوو بڵێ مامۆستا بابێنە سەر قۆناغی دووەم قۆناغی خوێندنمان تەواو کرد دەرچووی پەیمانگای مامۆستای مەڵبەندی مامۆسایان بووین بابزانام یەکەم تەعینە لەکوێ بووە و چۆن تەعین بوویت طبعا من لە 11 ئازاری 1970 تەعین بووم یەکەم ڕۆژی تەعین بوونمان کۆمەڵێ بووین بۆ نمونە مامۆستا عەبدولحەمەد جوانیشی کە لەوانی کە لەگەڵمانە بوو کاویستا هونەرمەندێکی بەتوانە و بەرزە ئەمان کە تەعینیان کردین ئەو کاتە پەروەردە لە جێگەی کاسەمۆڵی ئێستا بوو لە قاتی سەرەوە مقابلەمان بۆ ڕۆژی دەی سێ هێشتا بەیان 11 نەخوێنرابووانی شەوی خوێنیانەوەوانێ ئەو ڕۆژەی مقابلەمان بوو بۆ دابشکردن تەمە ناوی دیەکان هەمووی هەڵواسرا لە دەرەوانی و ئەو دیانە کە مامۆسای پێویستە وەکو ئێستا نەبووەتر تۆ خۆت دێ هەڵەبژار و بە گوێرەی دەرەجەکە دەچووتە ژوورەوە من بە گوێرەی دەرەجەکەم کە دەرەجەکەم بەرز بوو تەپان 20 کەس 150 کەس بووین 20 کەس چوومە ژوورەوانی کە چوومە ژوورشەوە تەمەندیەکان دانراوەنتر بە ڕغبەتی خۆت و چ دیەکە لەژی بەڵام لە دەرەوە هەموو کەسێ دەکەی خۆی دەستنیشان کردووە من فەڕاشەکە لە بەرگاوتی زرگێز لە پەنجەرەکەی قاتی سەرەوتیەوە زرگێزە لەو بەرەوانێ بفعل لەو بەرتان جەروێ جەنابێت بینیتەوە چوونەتەوێ پێکەوانێ وتیەوە زرگێزە چێ بەریکەی بچێتەوە قازانجەکە ژوورەوانی زرگێز نەگیراوە وڵا هەرچەند مشریفەکان وتیان وتم نەمنەژمە زرگێز ئەتر چونەکەی منیش ئەوە نەبوو دوو ماوەنی و چکە لە ساڵی هەر لە هەفتا لە مانگی نوە بەهۆی چارەکی قوتابخانەکانەوانێ پێویستیان بە مامۆستای شێوەکار بووە ئامادەیەکان و ناوەندەکان ئەتر منە دوو مانگی و لە دەرەوە بووم تر لە دەرەوە هەمووی بە تەنسیب لە هین بوو تاکو 75 تەنسی بووم
لە ئامادەی هەڵکەوت و ئامادەی سلێمانی لە 75 مامۆسا فواد عیزە مدیری تربیە بوو کۆمەڵێ بوون 4-5 بوون وتی وەرە نەخڵتانەکەم بەڵام بە مەرجێک واز لە ئامادەی و ناوەندەکان نەهێنە نەبی بیڵێنەوەوانێ وڵاتر بەهوەستی خۆمان مەکتەبی بۆدا وتی خۆتان چ مەکتەبێ گەڵن بەڵام ئەبێ ئامادەی بێ بەڵام مەکتەبەکان واز لێ نێنن چکە گە واز بێنن یعنی هیچ ئێمەش خۆمان لە خۆمان تەمانکاتەوە ڕێک ئەمری بۆ دەرکردین من مەڵکەنیم هەڵبژار چکە ماڵمان بەرامبەر خەسخانەی سنگەکە بوو مەڵکەنیم داوە و دەرزیشم هەبوو لە ئامادەی هەڵکەوت ئەتر ئەو دوو مەکتەبە دەزمنی منابووە تاکو ساڵی 83 من لە ناوەندی جمهوری ئەخیرن لە ناوەندی جمهوری وازم هێنا هاتمەوە شێ مەکتەبی دوایی کرا بە شێ مەحموو مەڵکەنی ئەو بوو دوو مەکتەب و دوو مەکتەب دەمجیان کردن و ئەتر من هاتمەوە مەکتەبەکەی خۆم تاکو ساڵی 2000 باش ماوەسا پێشەوەی پرسیاری دوم بکەم ئەو لیژنەی کە مقابلەیانە کردی کەسیانە بیر ماوە چێ بوون وڵی ئەوەی کە بیرم مابێ خوا عەفویانکە نەما مامۆستا غەفوری مەلاعەلی لەگەڵ مامۆستا کەمال سووسیە ئەمانەم لە بیرەکە لەگەڵ مامۆستا عومەر مستەفا ئەو سییانیانم لە خەیاڵەکە ئەو لیژنەیە هیچ پرسیاریان لێ کردن سەبەردەیانی هەر شوێنیان بۆ داهێنان هیچ هەرانگو چ جێگایەک هەڵەبژێریت ئەگەر مەبەستیان بۆیە بۆ دیەکانی خۆیان تەمان خۆ دەزانی من جەنابێ چەند ساڵە مشیف بووین خۆخۆمان بۆ مەکتەبانی کە شاغیان ێ مامۆسای بۆ بنێرن ئەوان هەوڵی ئەویان هەیە مامۆسا بنێرن بۆ دیەکانی خۆیان بەڵام دیەکانیش خۆ دەزانی زۆر دوورون بەڕاستیەتر هەنێکیان لە حدوودا بوون ئێمە 50 مامۆستان لە مەجلیسی خدمەت جیاکرەوە نادێنن بۆ دهۆک جاوەرە دهۆک نەک ناو دهۆک ینی دیەکانی دهۆک لەو 150 هەر لە بەغا جا کردەوانێ هەر پێشێمەش مەقابلەیانکردن کە هاتنەوە ئەمریکانیان دەرکردن یەکسەر جامتان هەڵگرت و بڕۆن بۆ کە ئێستا جەنابە ئاگاداری لە قەراخ شاریش دانی ناڕات وەستا کات و خەڵکە بووە جەنابە شارەزایت و باش ئاگاداری لە مۆزوعانەی ماوەسا باسی ئەومان کرد کە لە ناوەندی جمهوری چەند ساڵێک بووی بەمەوەسا لە دوای ئەوە هاتیتە چالاکی قوتابخانەکان ساڵی 2000 لە ساڵی 2000 لە چالاکی قوتابخانەکان چی دەکرد کە من هات بە چالاکی قوتابخانەکان تەبەن بە شێوەی بدایەت بە تەنسیب بەڵام من تەنسیبەکەم تقریبا 2 مانگ بوو کاتە وەزیری پەروەردە مامۆستا خەسرۆ مستەفا بوو لە پێشانگایەکی مامۆستانی شێوەکارە هەر لە کۆمەڵی هونەرە جوانەکان کرایەوانێ پێشانگای مامۆستانی شێوەکار بوو و کاتە کۆمەڵ قاعیشیان هەبوو لە دەروەجانە بە ئاگاداری لێ کرایەوانێ ئەتر کە مامۆستا خەسرە هات لەگەڵ مامۆستا کاوە ئەحمەد میرزا کە بەڕێوەبەر بوو وەڵا پێم ماوەتی بەسەر چاوەنجە بوون بۆ تۆی نەکەم ئەی بۆ شی بکەم بەیانی وەرە بە ئەمرەکە بۆ دەرکەم بۆ بکەم بە مشریفی سەرپێی هونەری وەڵا بەیانی چوومەتر ڕێک ئەمریکای بۆ ینی 2 مانگ تەنسیبم لێ و ئەتر من بەشی شێوەکاری لێ کارم کرد تاکو 2005 کە بووین بە سەرپەرشیاری پەروەردەی من ئەمە یەک پرسیالێرە بکەم سەبارەت بە چالاکیەکان ساکرم ئیشی سەرپەرشیاری هونەری لە چالاکی قوتابخانەکان هیچ ڕێنمایەکەیە کە ئیشەکانیان ئەبێت چی بێ ئیشی چالاکی هونەری سەرپەرشیاری هونەری بۆ ئەوەی تەزاڕوو بێ نەکا لەگەڵ سەرپەرشیاری پەروەردەیەکان مەبەستمەوەی زیاتر تا چەند ئەوان ئەتوانن ئەو کارانە ئەوان چین کە ئەبێ بیکەن لە قوتابخانەکان مامۆستای گیان سەرپەرشیاری هونەری خۆخۆت جەنابێ ماوەیەکی زۆریش تۆ خۆش هەر لە بەشی شانۆبووی لێوێ کە ئەچوونە قوتابخانەکان ڕێنمایی ئێمە تەنها بۆ مامۆستاکە بوو یعنی خۆت شارەزای باشە جارێ مامۆستا سەرپەرشیاری هونەری بۆی بچێتە پۆلەوانێ زۆر ڕاستە چکە مامۆستای سەرپەرشیاری هونەری تەنها چالاکیەکان پێشانگاکان و ڕێنمای مامۆستا بۆ پێشانگانی کاتێتەوە چ پۆستەرە چ بڵاو کراوەیە چ پێشانگەی ساڵانەیە و هەروە سەرپەرشیارکردنی پێشانگاکان کە ئەکرێتەوانێ و هەروە سەرپەرشتیکردنی ئەو پێشانگانی کە لە دەرەوەی شاری سلێمانیە کرایەوانێ کە ئەچون بۆ سەرپەرشتیکردنی و ئامادەکردنی و کۆکردنەوەی مامۆستاکان بەڵام خۆ دەزانی بۆ سەرپەرشیاری هونەری ئێستا شەروایە بۆی نییە بڕاتە ژوورۆ سەرپەرشیاری مامۆستای پەروەردەی بکە مامۆستای سەرپەرشیاری پەروەردە تەنها ڕێنمایی مامۆستاکە کە چۆن وانەکان ئەڵێتەوەنێ چۆن ئەیگەینێ بە قوتابیەکان چۆن فێری ئەو مادانیانەکە کە مناڵەکان کاری پێکەن نەک هونەری بەڵام جیاوازەکە ئەوەی لە بینی هەردووچانە بەڵێ مامۆستا لە دوای چالاکی جەناب ببووی بە سەرپەرشتیاری پسپۆڕی بڵێ لە یەکەی سەرپەرشتی کردن چۆن ئەو گواستنەوەیت بۆ کرا چۆن چیتەوێت ئەو گواستنەوەیە ئێمە کۆمەڵێ بووین تەوان لە بڵێنەوانی کە تەمەنیان نەبوو وەکو مامۆستا خواحافە
مامۆستا تەها خەلیل، مامۆستا ئیسماعیل خەیال، مامۆستا حەمە کاکە، مامۆستا خالی سەرکە، فرانسیس داود، مامۆستا محەممەد حەمێ شمشاڵ، مامۆستا عەلی عەزیز، مامۆستا هەڵکەوت، مامۆستا خوافکە نازیە تۆفیق. ئەمانە کۆمەڵێکی زۆر تەقریباً دەوری 12 بووین کە پەیوەندییان کرد بە وەزیری پەروەردەوانێ. هەر 12 لە چالاکی بوون، 12 لە چالاکی بوون. جەنابێ باش لە بیری دێت و خۆت سەرپەرشتیارێکی هونەری بوو لێوێ. پەیوەندیان کرد بە وەزیری پەروەردەوانێ. ئەو کاتەش شرافی پەروەردەیی ئەک مامۆستای ئەک سەرپەرشتیاری هینیان نەبوو، پەروەردەیی هونەریان نەبوو، کەسی بەزە وەرزشیان هەبوو. لەبەرەوە تر کە پەیوەندیان پێوەرد بە وەزیرەوانە ئەوش ڕەزامەندی لەسەر دەربڕی بۆ هەر 12 کە بن بە سەرپەرشتیاری پەروەردەیی کە دوایی چەنگە بەمەنجەشمانەوە لە چارەی قوتابخانەکان هەتاکو نیهاتی 2006 ئەنجە 2006 حتا لە دوای کۆنگرە اینجا وەختە سپۆرەکان جیا بووی جوابوانە چوونە ئەویش مامۆستا ئەنوەر عەبدوڕەحمان هەوڵیا و چکەوتی ئێمە پێویستیمان پێتانە و نابێت لێبن. بەڵام بەداخەوانی کۆمەڵێکیان فریان دەکەوتن خانەنشینی بوون، ئەوان نەهاتن بۆ یەکو مامۆستاکەوە ئەحمەد میرزا و ئەوەی کە مایەوە تقریبا 6 هەفتەی بوو بە مۆسیقا و شانۆ و شێوەکاریەوە. تا چەند ئەدای سەرپەرشتیاری پسپۆڕی وەکو جەنابە شارەزایە بێتایە و کارەتیا کردووە، تا چەند گرنگی هەیە بۆ قوتابخانەکان زیاد؟ وڵی مامۆستا گرنگیەکی زۆریە بەڕازی چکە ئەو کاتانە ئەو مامۆستانێک دەرزی وێنیانەوەتەوە لە قوتابخانەکان و لە گوندەکان و بڵێن لە ئەو شوێنانە کەس ناچوو بەلایەن تا سەرپەرشتیان بکە. من لە ژیانی 30 ساڵ لە قوتابخانە دەرزمەوە، من سەرپەرشتیارم هەر نەبینی چکە بۆ سەرپەرشتیاری هونەری نەبوو. یەک کەرەتیان خواافکە مامۆستا ئازار شەوقی هاتوو بۆ لام، یەک کەرەت لە ماوەی 30 ساڵە و تەمان ئیسفادێکی باشم لێکە کە هاتوو ڕێنمایی یاومەتی و لە ناحیە دەرزی کەوتومەتەوانە غەڵەتەکانم مەسەلە باشیەکانم هەمووی بۆ دەستنیشان کردم و پێیوتم بەرەو مامۆستا سەرپەرشتیاری بەڕاستی پێویستێت. خۆت دەسا ئەزانیت کە تۆ ڕۆژتە قوتابخانەکان کە سەرپەرشتیەکەی کۆمەڵێک زانیاری بۆ مامۆستایانی و مامۆستانە بەڕاستی پسپۆڕ نین لە کارەکانێنە، یانیۆ دەرزێکی لێتەوانێ هەندێکیان هەر بەلای دەرزەکان ناڕۆن کە بڵێن ئیشێکی وا بێکەین بە بەتایبەتی ئێمە کۆلێژی هونەرمان هەیە نەتەطبیقەکەن نەمشاهدەکەن، بەڕاستی هیچ چینێکیان نیە زانیاریێک لەبارەی وتنەوەی دەرزی هونەر. لەبەرەوەی ینی پێویستێکی زۆریان بە ڕێنمایی هەیە کە مشی بەچێتە لایەن چی بکات چی نەکات ئامادەی بکە بۆ دەرزەکان. مامۆستا سەبارەت بە سەرپەرشتیار و سەرپەرشتیکردن تا چەند لەلای جەنابتان وەکو سەرپەرشتیارێک کە ماوەیەکی زۆر کارێک کردووە، تا چەند گرنگی هەیە بۆ قوتابخانەکان و بۆ مامۆستایانی هونەر؟ وڵی چوونی سەرپەرشتیار بۆ قوتابخانەکان تەمان یەکەم وەکو جەناب ئاگاداربی بایەخێکی زۆری بۆ قوتابخانە چونکە بەڕێوەبەرەکە هەستەکە کە سەرپەرشتیارێکەیە لە مادەی هونەرە کە تۆ چیتە قوتابخانەکە و چیتە لای مامۆستاکە، مامۆستاکەش هەم هەستەکە بەوە. من سەر شتێکی بۆ بگەرمەوە لەبارەی قوتابخانە ناحکومیەکان کە من ئەم ساڵکو خۆبەخشی گەڕاومەتەوانێ و سەرپەرشتی قوتابخانە ناحکومیەکانم کردو لەگەڵ باخچەکانە لەگەڵ پار و پێرارە کە نەیان بۆ زۆر جیاواز بوو. ئەم ساڵ زۆر لە ناحیەی ئیش و کار و ڕێنمایان کە هەستی کردو کە چوتە قوتابخانەکان باخچەکەی سەرپەرشتیە کاتوە چی تەیوانەکەیوانێ لەبەرەوە کەم تەرخەمی نەکردووە، بەڵام لەڕم بێ لەوە پێشکەم کردبێتی کەس نەبوو سەرپەرشتی بکات و کەس بچێ بەلای لەبەرەوە چۆن دەرزەکەی وتۆتەوە توێتەوە لەوانەیە شارەزاش بوو بێ ینی گوناحی نەبووە، هەمووشیان تازەن تەعینین هەمویان یان بە عەقدا یان وانەبێژە کەسێکە بێ ڕێنمایی. بەڵام ئەم ساڵ هەست دەکا کە لە پرسیینەوە هەیە دەفتەری خطی هەیە دوایەوە وانەکان ئامادەکات لەبەرەوە خۆی ئاماداکە بۆ پێشانگا کە لە ساڵانە هەیە چونکە حتا منەوەی کە ئاگادار بەم ساڵ سەرپەرشتیاری هونەرەکانی سەردانیان نەکردن بەڕاستی زەروریەکەوام بچن بەلایەنە وەکو چالاکی قوتابخانەکان، بەڵام حەق ئەوانی سەردانیان بکەن بەڕاستی ینی ڕێنمایی پێشانگاکان و ساڵانە خۆ دەزانین سێ پێشانگاکرێتەوەیکی پۆستەروێکی بڵاوکراوێکی قوتابخانەکان. بەڵام جەنابێ ئەم ساڵ ئامادە بوو بەڕاستیان ئەم ساڵ زۆر جیاواز و پێشانگاکان لە سەگر ساڵان چکە هەستیان کرد کە لێپرسینەوە هەیە و ناتوانن کەم تەرخەمی بکەن. ئەمە وەکو ناحکومیەکان بابینەوە گەوەی حکومیەکان و قوتابخانە تەبیعەکانی خۆمان تا چەند گرنگی ئەدرێ بە ڕۆڵی مامۆستایانی هونەر لە قوتابخانەکانە؟ وڵای ئێستا گرنگیی ئەوەی کە بڵێن سەرپەرشتیاری پەروەردەیی هەیە لە ساڵی 2007ەوە کە ئەو پرۆژەیە جێبەجێکرا، یعنی لەگەڵ ساڵانی کا جیاوازی زۆرە چونکە سەرپەرشتیار لە مۆسیقا هەمانە، لە شانۆ هەمانە، شێوەکاری هەمانە،
هەر مامۆستا هەر سەرپەرشتیار بە دەوری خۆی چێتەوانەکەوانی و سەرپەرشتی بەڕاستیەکرا جا ئەبینی چالاکی زۆر لە چاو ساڵانی زووترا کە ئەم سەرپەرشتیارانە نەبوو لە یەکەی سەرپەرشتیاری پەروەردەی لەبەرەوە بوونی ئەوان و مامۆستاش بە دڵسۆزی شەکاکات چونکە هەستێکەکە کە مشریفێک یە بۆ لای و تۆ لە ساڵێکە سێجار سەردانیەکەی ئەو سێجارە ئەوە نیە جارێ بێت و تەنها بچیت و نیتەوانێت جا و امتحانێکی لای خۆت کە لەسەر هینی خۆت ڕەقەف و وەرەقەی خۆت کە بۆیە نووسیت و پێشکەشیەکەیت و لە دوایە ڕێنمایەکەیت و هەڵسەنگانێکی بۆکەی هەڵسەنگانەکە دەوری خۆی بینێت بە باشێتەوە یان بە زۆر باشێتەوە یان بە نایەبێتەوە ئەوەش دەوری زۆری هەیە بەڕاستی کاریگەری هەیە لەسەر مامۆساکە بە تاکید مامۆستانی کە تا چەند هەوڵ باشیان بووێتەوە یان نایەبیان بووێتەوە ئەنی ساڵێک کرد لەوانەیە زۆر لەوە باشترین بێ ئەنووکە خۆمان بینیمانە کە چونی لە قوتابخانەکە مامۆستا لەگەڵ مامۆستا جیاوازیشی هەیە و هەمووشیان وەکو یەک نین مەسەلای کە تۆ ئاگادار بیت نابێت تاکید فەرقی پێویستیان بە ڕێنمایکی زۆر زەبوونی سەرپەرشتیار بەڕاستی زەروریە کە هەبێت لە قوتابخانە و باخچەکانە ئەیبینین چالاکیەکانیان زۆر باشە و بەڵێ مامۆستا باسی باخچەکانێکن منەمەوێ لێرە و پرسیارێک لەسەر باخچە مناڵان کەم بکەن باخچەی مناڵان لە ئێستاە تا چەند خزمەت بە مناڵان ئەکات تا چەند وەکو پەروەردەیی کاری پەروەردەیی ئەکات ئەگەر بزانین مەسەلەن جارە لە زمانی زواگە جەنابێ لەوانەیە زۆر لە من شارەزاتر بی زیاتر مناڵانیان نەبرد بۆ ئەوەی مناڵەکە لەوێ وەکو بە خێوکردنێک بە خێو کرێ و دوورکەوێت بەڵام ئێستا هەستەکەی کاریگەریی زیاتری هەیە هەنێ وێنەی تایبەتی ئەەکەن هەنێوانەی زەروریان هەیە بۆ نمونەوانەی ئینگلیزیە خوێنن لە ئێستاە ئەم باخچانە تا چەند دەوریان هەبووە بە خێوکردنی مناڵەکان بۆ پێگەیاندنی بۆ قۆناغی بنەڕەتی مامۆستاش قسەکەی جەناب زۆر تاوە لە کۆنا تەنها مناڵە برایە بۆ ئەوەی کە بە ئاگیان لێ بێت و دایکەکە لە کۆڵخۆی بکاتەوانی و زۆر ڕاستە و ئەو مامۆستانیش لێ بوون تەمەنۆک و مامۆستایەک تەنها سەرپەرشتیان نەکردن و لە ژوورەکان مەژوڵیان نەکردن بەڵام هەمووشی بەو شەوەی ئسانە بکە پسپۆڕ بن بەڵام ئێستا بەڕاستی سەیرەکەی شانۆ مامۆستای تایبەتی خۆی هەیە مۆسیقای خۆی هەیە شێوەکاری هەیەی مامۆستای ئینگلیزیان هەیە مامۆستای بیرکاریان هەیە مامۆستای کوردیان هەیە یعنی ئێستا ئەبینی زۆر جیاوازە ئەنجا داوامێکی باشیان هەیە و قاعاتی باشیان هەیە بۆ ژووری شان و بۆ مۆسیقا و هەموو قاعی مەسرحیان هەیە کە دروستیان کردووە ینی مناڵانی ئێستا تەنها درخستنەوە نیە لە ماڵەوانی زۆر ڕاست ینی ئەبینین زۆر جیاوازیانی ئەبینین حتا خەڵکانێکی زۆر مناڵەکانیان حتا نابنە باخچەی حکومیەکانیان بنە شوێنەکانی کە ئەهلیەکان کە داوامیان زۆر و زیاتر ئەمێننەوانی ینی بەڕاستی سەخڵک چاوی کراوەتەوانی و مێشکی کراوەتەوانی ینی بەڕاستی بایەغیان بە مناڵەکانیان مناڵێن سە بەڕاستی جیاوازن لەگەڵ مناڵانی دەوری زمانی ئێمە شا بڵێن سە مناڵ بەڕاستی هەموو شتێکی لە بەردەسایە هەموو شتێکی بۆ ئامادەکراوە چ لە قوتابخانە چ لە ماڵەوانیە لەبەرەوە سا بەڕاستی پەروەردە زۆر جیاوازە مناڵ سەرەکە لە باخچەیە کۆمەڵشتی لێ پرسی بە ئینگلیزی جواب بدەیاتەوە زۆر ڕاست جە لە وێنەکردنە لە شانووە خۆ جەنابێ سەرپەرشتیاری پەروەردەی شانۆی ئەبینی چ فعالێتێک دروست دەکەن لە مۆسیقا ئەو چالاکیانی سەر لە باخچەکانە خوا لە پێشەوە هەبوو زۆر ڕاست زۆر جیاوازە مامۆستا لە ساڵی 2007 بەڕێزە خانەنشین کرێت 2011 بەڵام لە 2007 جارێککە هاتیتەوە ناو پرۆسی پەروەردە و وەکو سەرپەرشتیارێک سەرپەرشتیاری باخچە و قوتابخانە ناحکومەکانەکەی خۆی ئەم گەڕانەوە چی بوو زیاتر مەبەستە چی بوو لەوەی کە ئەمە بکەیت وڵی ئەوەی ڕاستی بە مامۆستا ئاشتی من لەم ساڵانەیە خیرە چەند جارێک سەردانی پێشانگە و باخچەکە ناحکومەکانم کرد بۆ بینی پێشانگەکانیان لەگەڵ بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری پەروەردە نابێت کە هاتوویت و بینیوتەوە هەروەها سەرپەرشتیاری پەروەردەی و چارەی قوتابخانەکان بەڕاستی هەستم کرد زۆریانی لە ڕووی هونەریەوانی زۆریانی کەس نێ سەرپەرشتیانەکە و زۆریانی کارەکانیان لە ئاسێکی بەرزان نەبووە کارەکانیان هەرچەند ئیشەکانی هێنا بەڵیان واسی بەڵام وەکو ڕێنمایی کەریان نەبووە چۆنیان هێناوە خۆیان هێنایەنەوە هەڵیان واسیوە و من ئەمەم لە 2015 بە مامۆستا دڵشاد و عەفو 2016 لەگەڵ مامۆستا کەمال نووری کە بەڕێوەبەری پەروەردە وت مامۆستا ئەمە بەڕاستی کەس نییە سەرپەرشتیان کات و کەسی ناچێ بەلایەنەوە ئێمەش لە یەکەی سەرپەرشتیاریکردنی پەروەردەی هەمانە نیمانە کەسمان شێوەکار نییە ئەوانەی کە هەمانە یان مۆسیقین یاخود شانۆن کەسی لێ نییە سەرپەرشتیاری بکات و لەبەرەوە پێویستیمان بەوەیە من واتانێمێ کە بەخۆ پەش ینی سەرەتا بەڕاست
ینی بەڕاستیان نازانی واتان نێمێ کە من بگەڕێمەوانێ خۆ بەخشێت بەڵام سەرپەرشتیاری ئەوانتان بووم چۆ ئەو لە هەیەە مامۆستایانیان سەرپەرشتیاریانەیە کە بچێ سەرپەرشتی باخچەکان و قوتابخانە حکوومەکان بکەن بەڵام ئەمانەیانە من مشکلە نیە هەرچەندە دەوری تقریبن 50 باخچە و قوتابخانی ناحکومیمانەیە لە ڕۆژاوە زۆر ڕاست و 20 شمانەی لە ڕۆژهڵات بەڵام توانیم هەر ڕۆژ ئەوواکە دەست و ئەم ساڵیش دەرکەوت کە کارەکانیان زۆر بەڕاستی ینی جێگەیشی بەرزا بوو و دانیان پیانەوە کارێکی جوانە مامۆستا گومانەوە دڵسۆزیە بۆ جەنابە ئێمە دەستخۆشی لەکەین هیوای سەرکەوتنێ بۆ خوازیین سواسیەوە کەم بەڕاستیانی خۆری جەنابتە بەڕاستی لەو خزمەتی پەروەردە بەڕاستی این ناکرێت ینی بۆ نمونە منێ باسی مامۆستا ئەمین سەپانیشی بۆ بکەم کە گەڕاوەتەوانە لە مەکتەبات لە بەڕێوەبەشی پەروەردە سەرپەرشتی کتێبخانەی پەروەردە کە ینی ئەوەش دڵسۆزیە کە بۆ مامۆستا ئەمین سەپان ینی ئەگە ئێمە کۆمەڵێکوانێ بێ چ لە شانۆکار چ لە مۆسیقا ئەگەر بگەڕێنەوەوانە لە جیاتیوی لە ماڵەوە دابنیشین و کاتی خزمەتێک کاتێکی هیچ بەسەر بەرین بەڕاستیانی من بەلای منەوە ئەوە شتێکی ئەم ساڵ زۆر زۆریانی لام خۆش بکەوە بەتاکید فەرشیە و باخچە قوتابخانانە مەکرد هەرچەندە شوێنەکانیشیان دوور بوو بەڵام بەلای منەوەوانێ وەکو وەرزشێکی جوان بکات بەتاکید دەست خۆش بێ هیوای سەرکەوتنێ بۆ خوازی مامۆستاجە من هیچ پرسیارێکم نەما ئەگەر جەنابێ لە کۆتایە شتێکە سوپاس بۆ بەرنامەکەتان و بەڕاستیان ئێمە ئەبێ هەمومان هەوڵ بین کە بواری پەروەردە بەرزکەینەوانی و باخی پێبین هەمومانیانی کەم تەرخەم نە من بەرەبەر پەروەردەتر لە بواری خۆمانە شانۆ بێ مۆسیقا بێ شێوەکاری بێ بەڕاستیانی ئەو ناڵان و قوتابیانە چاوەڕانی ئێمن کە چۆنیان پێبن ئەو مامۆستایانش کە واناڵێنەوە ینی بەڕاستی ئمە هەمومان پێویستیمان بە ڕێنمایی هەیە چ تەمەنمان هەبێت چ تەمەنمان نەبێ ئەوانیش بەڕاستی ینی کۆمەڵێکیان هەمووی تازە پێگەن و تازەیەنە بوارەکەوانی و یارمەتیان بین و بیاخینە سەر ڕێگای ئەو ڕێگایی کە خۆمان لە سەری ڕوێن دووبارە سپاس مامۆستاجان سپاس بۆ ئامادەبوونت جارێکتر بە خەراتن سپاس و سپاسی بەرنامەکەنەکەین و ئومێدەوارم هەر بەردەوام بێت و هونەرمەندان و مامۆستایانی بە ئەزمون بەسەرکەنەوەوانی و سپاس هەر لە سەرکەوتن نابێت سپاس قوربان خۆشەویستان لێرە کۆتاییمان بە بەرنامەیەم جارەمانێنە تا بەرنامەی ئایندا هەر شاد و بەختەوەر بن دەست خۆش